بەڵێ ئەوەی بینیتان کۆنفرانسی ڕۆژنامانی گوتەبێژی سوپای ئیسرائیل بوو گۆڕانکاریەکان بەردەوامە سوپای ئیسرائیل و حەماس ڕێکەوتون و ئەگربەستەکان بەردەوام با بڵین بارمتەکان بەردەوام ئاڵوگۆڕ پێەکەن لەژێر چاودێری میسر و قەتەر ئەم دوو وڵاتە زۆر بەتایبەتی و لەژێر چاودێری نەتەوە یەکگرتوەکانیش بێگومان ئەم بەردەوامی تایبەتیش لەسەر مژۆرێ زیاتر ڕەوشاڵ غەزێ ئەم نزیکتر بە ببینین و ئەوەتێ دیتن و پەفگارتنا دیلان دێ شۆپڕێڤەت چەف تایبەتیشت قۆناغا دامدا چونکی ترسەکە ئیسرائیلی هەیانژی ترسەکە حەماسیژی بەرامبەری ئیسرائیلی هەیە و گرێدای قۆناغا دوام و پێدی بڕێڤەت چەژبەر و ئیسرائیل وەکە حەماس بێژە وەکو خۆ ڕێکەفتنی جێبجێناکە بەڕێز واسف عرێقات پسپۆر و شروەکاری سەربازی فلەستینی ژڕامەڵی ئەوەکی ڕاستە خوب ڕێکاسکای پێدت گەلمەدا بەڕێ واسف جناب لواء افدمي باش قالك سباس كوين قال مدانا جرال دسبيكي اس يا بحثكم افا كونوكاتي تاكرن و افا قرباستا بافغارتنا ديلان حتى چراده ادبرجاندية حماس دايكو اگر هاتو ديسا اسرائيل بتوندي شر دسبيكر هزاوي زيادتر بياكوش بريا پنجي روجان وانا پشاني اسرائيل داي مساء الخير لك وللمشاهدين ئێوارە ئێوە شەد باش بێ ئێوارە بینەرانتان باش بێ من پێم وایە کە ئەمە لە بەرژەوەندی خەڵکی فەڵەستین نییە وەکو خاڵی یەکەم و هەروەها لە بەرژەوەندی مقامی فەڵەستینی و هەروەها لە بەرژەوەندی سوپای ئیسرائیلیشە هەمومان ئێستا پێویستمان بەم ئاگربەستیە هەیە خەڵکی فەڵەستینی خەڵکێکی ماندووە کە 49 ڕۆژە لە نێو شەڕێکی بادەی جەماوی و کۆمەڵکوژی و شەڕ بوونە هەموو کاتژمێرێک بە بەردەوامی کە نزیکەی 50,000 خەڵکمان هەبووە کوژراون و هەروەها بریندار بوونە خەڵک هەنە لە ژێردار و پەردومان و نەتەوە و هەروەها مالبات هەن کە نازانن ئەندامانی خێزانیان لە شوێن کوڕژن باوکیان و هەروەها خەڵک هەن ناتوان بچنەوە ماڵەکانیان و هەروەها شوێنێکیان نییە بۆ ئەوەی لی بمێنەوە بۆیە من پێم وایە کە بە پلەیەکەم ئەمە لە بەرژەوەندی خەڵکی فەڵەستیندا بووە کە ئاگربەستەی وەروەها مقامەی فەڵەستینیش کام دەیانەوێ ڕەوشەکە دۆخەکە هەندێک ئاسایی ببێتەوە هەروەها خۆیان ڕێک بخەنەوە هەروەها گۆڕەپانەکە جارێکی دیکە پێولەوەتیا ئەوەلیاتەکانی خۆیان خوێندنەوەی بۆ بکەن و ڕەوشەکە خوێندنەوەی بۆ بکرێەوە هەروەها ئیسرائیلش پێویستی بۆیە کە هێزەکانی خۆی گۆڕانکاری پێ بکاتوە هەروەها خۆی ئامادە بکە وەکو سەرکردەکانی ئیسرائیل دەڵێن بۆ شەڕی داهاتووی بۆیە من پێم وایە کە ئامادەمێنێتەوە لەسەر سەرکەوتنی ئاگربەستەکە کە ڕەنگە بکرێ بە زیاتر لە ئاگربەستێک هەروە شەڕ ڕابوەستێ بەڵێ دوای 50 ڕۆژ لە شەڕ ئیسرائیل بە ئامانجەکانی خۆی گەشتووە ئارمانجی یەکەم کە ئیسرائیل توانی بێکەوە بوو کە حەسار بخاتە سەر نەخۆشخانەکان کە کۆتاییان شیفا بوو کە سەرکردەیەکی مقامی فەڵەستینی لەوێ بوو کە دوێنێ ئەمیشی بۆردمان کرد و ئێرانی کرد بەڵە ئیسرائیل لەلایەنی ئەخلاقیەوە شکستی هێنا کە دەبینیت خەڵکێکی زۆر کوژراون شەهید بوون و بریندار بوونە کاشتا لە سەدایان ژنن و منداڵن چه ئارمانجێک سەربازی تحقیق کردەوە بەجێ هینا مقامی فەڵەستینی کار دەکات و هەروە شەڕ دەکات پێشی ئەوەی کە ئاگربەست بێتە کایەوە ئیسرائیل و سوپای ئیسرائیل ناتوانێت ئەرمەنجەکانە جێبەجێ بکەنەوە دەزان بەدیان هەزاریان بە هەزاران یان کوژران و هەروەها 350 ئالیات و دەبابە و سیارەی شەڕیان تێک شکێندران و نەیانتوانی کە لە بەرامبەر مقاومەی فەڵەستینی و بەرگریکارانی فەڵەستینی ڕابوەستێنەوە ئەمانەی کە چوون بۆ شوێنی ئەوان بە شاهیدی هەموو جیهان شەڕیان لەگەڵکردن و هەروەها پێیان وێران بەڵام جەنەرال و کۆلۆنێل و هێزی سەربازی ئەمریکا لەگەڵ یان بوون لە ژوورەکان و هەروەها لە دەریاشەوە چاودێریان دەکرد کە ژێرخانی سەربازی ئیسرائیل وێران کراوە هەروەها ئەمان گوتیان کە ئێمە شکستمان هێنا بۆ خۆیان گوتیانە سوپای ئیسرائیل از قۆناغا دووەم بە حەسبین یا پەفگارتنا دیلان حتا چرا دەدەوە بکە تایبەتی پەفگارتنا دیلان یا بەردەوام بەیانژی قۆناغێن شەڕ
تایبەتیش وەکەتە ژێماژە پێکری چلو نه حتا پێنجی ڕۆژە بەرەف قۆناغەکەدن یا بەرفرەتر بەچە یان بە بەرەف ڕاوەستاندنەکە یەکجاری یا شەڕی بەد بە يعني بحسب تصريحات قادة إسرائيل نتنياهو بەو زانیاریانەی کە سەرکردەکانی ئیسرائیل بە تایبەت نێتەنیاهو سەرۆکی ئەرکان وەزیری بەرگری ئەمان دەڵێن کە ئەمە قۆناغی یەکەمەوە دەچنە قۆناغی دووەمەوە قۆناغی دووەمە ئەوەیە کە دەچن بۆ بەشی باکوور کە ئەمان ئەوە بکەن و هەروەها ئەو ئەحمەقیە بکەن و بچن بۆ بەشی باکوور خراپتریان لێدێ لەوەی کە لە بەشی باکوور و ناوەڕاست بەسەریان هاتووە کە 100,000 سەربازی سوپای ئیسرائیل لە گۆڕەپانەکە بنووە بۆ ماوەی 50 ڕۆژ نەیانتوانی چی بکەن بۆیە لە قۆناغی دووەم ئەگەر ئەمە بکەن زەرەرەکانیان دوو قات دەبن و هەروەها خەڵکی فەلەستینیش ئەمانش بەرگری لە خۆیان دەکەن لە هەموو شوێنەکانی کەرتی غەزا ڕوبەڕووی بەرگری دەبنەوە هەروەها و زەرەرەی کە کردویانە پێویستە بەرپرسیارەتیشی هەڵ بگرن نەیانتوانی هیچ ئەرمانجێک بەجێ بێنن چه ئەرمانجێک لە لایەنی سەربازیەوە کە لە قۆناغی یەکەم نەیانتوانێت هیچ سەرکەوتنێک سەربازی بەدەست بێنن چونکە مەقاومەی فەڵەستین تاوەکو ئێستا هەیکەلیەی سەرەکیەوە ماوە بەرگری دەکا شەڕ دەکا و ڕوبەڕووی سەربازانی ئیسرائیل دەبێتەوە بۆیە ئەمە کە فڕۆکە بەکاردێن و خەڵکێکی زۆری فەڵەستینی دەکوژن فەڵەستینیەکانیش وە شێوازە ڕوبەڕوویان دەبنەوە باشە بەڕێز واسف پێشتر سوپای ئیسرائیل ئەیوت هەتاوەکو دیلەکان ئازاد نەکەن لە جەنگ ناوەستن و بەردەوامە بن بەڵام ئێستا ئاگربەز ڕاگەیراوە لە بەرامبەر ئاگربەستەکە دیلەکانیان ئازاد کردووە جۆن بۆڵتن ئەڵێت ئەمە شکستی ئیسرائیلە بەڕاست ئەمە شکستە بۆ ئیسرائیل وا پێناساکرێ يعني حينما کاتێک کە تۆ 100,000 سەربازی سوپای ئیسرائیل دەنێریت و ئارمانجی بۆ دانێ بۆی بەسەر مەقامی فەڵەستینیدا زاڵ بێ ئایا کردویانە چێ ئێستا شەڕیان لەگەڵ دەکا چێ ئەم زەرەرانیان پێدەگەێنێ و هەروە ئارمانجی دووەم کە دەیانەیە دیلەکان ئازاد بکەن ئایا دیلیان ئازاد کرد ڕفێنراوەکانیان ئازاد کردن تاوەکو ئێستانیان کردووە بۆیە نە ئەمە و نە ئەویشیان نەکردووە ئەمان هەستاون بۆی کە مەدەنی و سڤێلەکانیان لە قوتابخانەکان بارمانج گرتووە نەخۆشخانە و ژێرخانی ئابووریشیان تێکدا ئێستا لە خۆیان لە نێو نەخۆشخانەکان دەشارنەوە هەتا لە گۆڕەپانەکانیش خۆیان دەشارنەوە بۆی نەکەونە بەرامبەری مەقاومەکانی فەڵەستین ئیسرائیل یا بەردەوامە لەسەر پەفگواردنە دیلان تایبەتیژت قۆناغا دووەمدا ژووی و ئەو گرتیین یان ژەو دیلێن دەستێن حەماسێدا ئێدی ئازاد کرد بن بەردەوامیە شەڕدا چونکە گەلێک ناوچەندر فەڵەستینی حتا شەڕ هەیە و کوشتی و برینیدارژیانە بەرامبەری vەیەکێدا حەماس پێتویە چ بکەت یعنی ئەوژی شەڕی خۆش نیشکێڤەوەکە ئیسرائیل دەست پێ بکەت یانژی باشترە حەماس تایبەتیژت ویدەمیدا پیچ ئەوەیەکی شەڕی نەکرد بەرامبەری ئیسرائیلێ يعني المقاومة الفلسطينية وحماس بەرگریکارانی فەڵەستین و حەماس هێزەکانیان لەگەڵ یەکن کە لە سەرەتای شەڕەوە لە هەموو جوغرافیایەکەن لە کەرتی غەزە سوپای ئیسرائیل دەیەوێ ڕاستە کە دەیەوێ بیکا بەڵام جیاوازی هەیە لە بینی ڕەخبەت بۆ شتێک و هەروەها جێبەجێکردنی ئەگەر فەشەلتینە لە قۆناغی یەکەم و کۆمەڵێک لە سوپای ئیسرائیل وتیان ئەوانەی کە ناردنمان لە خاڵی یەکەم کە لیوای جوولان بوو لیوای ئەمانەی کە لە ئاسمانەوە دێنە خوارەوە هەمویان بەیەکەوە شکستیان هێنا لە بەرامبەر بەرگریکارانی فەڵەستینی واتە چۆن دەبێت کە هەندێک هێزی دیکە بینیت کە هێزی بژاردنین یاخود سەربازی زۆر ئاسان من پێم وایە کە ئەمانەی کە ئەمان دەبن بە نێچیری بەرگریکارانی فەڵەستینی
ئەمە شەڕی سوپاکانیە کە تۆ بە فڕۆکە بێ بردومانی بکەیوە هێرش بکەی ئەمە دروست نابێ مە لە بەرامبەری سوپادا دەکرێت سەردەکەڵ لەگەڵ بەرگریکاران ناکرێت شەڕی خۆکوژی دەکەن و هەروە ئیسرائیل بەردەوامەڵێت ئێمە لە دوای ئاگربەستەکە جەنگ دەست پێکەن یاخود هێرشەکانمان بۆ سەر غەزە بەردەوامە بین کەواتە ئەمە سوودی بۆ خەڵکی غەزە چییە کە نەتوانن لە کەتی غەزە بێنە دەرەوە و ماوەی 4 ڕۆژیشیان لە بەردەسا بێ بۆی کە جارێکی تر ئیسرائیل هێرشەکاتەوە سەر غەزە دوجار قوربانی هەر قوربانی سڤیلە يعني هم ضحية نتنياهو حقيقة ئەمان قوربانی نەتەنیاهون جبهەی ناوخۆی ئیسرائیلی بە هەزاران خەڵک خۆپیشاندانیان کردووداوایان لە داوایان لە نەتەنیاهۆ کرد کارفێنراوەکان بگەڕێنێتەوە بەرگریکارانی فەڵەستینی لە ڕۆژ یەکەم وتیان کە ئاگربەست دروست ببێ ئێمە پێویست بەوانە نین ئەوانەی کە سڤیلن وە لە لای ئێمەن بۆی بیان گێڕینەوە بەڵام ئیسرائیل بوو کە ڕەتی کردەوە شەڕ ڕابوەستێنێ و بۆ 50 ڕۆژ بەردەوامی بە شەڕدا دەزان کە 13 ئازاد کراون لە ئیسرائیلەکان ئەمە دانپێدانی ئیسرائیلەکان ئەمان دەڵێن کە ئێمە شکستمان هێناوە و هیچمان نەکردووە و لە داهاتووشدا هیچ ناکەین و هی ئەوەی لە سەریانەکە پێویستە خۆیان بدەن بەدەستی مەرجەکانی بەرگریکارانەوە هەروە شەڕ ڕابوەستێنن و هەروەها ڕێگە بدەن و سوپاش بگەڕێتەوە لە کەرتی غەزە بەڕێز واصف عرێقات پسپۆر و شۆڕەکاری سەربازیی فڵەستینی شڕۆمەڵڵا پڕیاسکۆی پێین گەلمە دەبوون گەلێک سپۆس بووە سپاس